لێریەکانی یەکێتی تێنس لقی هەولێر و لە کۆتا ڕۆژی پاڵاوانتی تێنسی سەرزەویانەکانی کوردستان یاریەکانی پێشکۆتایی و کۆتایی پاڵاوانتیەکە بەڕێوەچوو. یاریەکانی پێشکۆتایی یانەی هەولێر لە پێشمەرگەی هەولێری بردەوە و یانەی نیشتیمانیش لە ئاکرێ بردەوە. هەردوویانە گەیشتنە یاری کۆتایی دوای سەرکەوتن لە تەواوی یاریەکانیان. لە یاری کۆتایی یانەی هەولێر ڕوبەڕووی نیشتیمان بووە کە هەردوویانە بە دوو یاریزان بۆ ئاستی تاگە یاریان دەکرد. لە یاری یەکەم سان تەحسین لە یانەی نیشتیمان لە محەممەد ئەبوزێدی بردەوە لە یانەی هەولێر. لە یاری دووەمیش عەلی ئەبوزێد لە یانەی هەولێر لە عومەر تەحسینی بردەوە لە یانەی نیشتیمان. دوای ئەوەی بە یاری یەکسان بوون لە ئاستی تاک بۆیە پەنابرایە بەر یاری جووت بۆ یەکلاکردنەوەی یاریەکە. لە یانەی هەولێر هەردوو برایەکە عەلی ئەبوزێد و محەممەد ئەبوزێد بەرامبەر سان تەحسین و سەرمەد دڵشاد لە یانەی نیشتیمان یاریان کرد. یاریزانان یانەی نیشتیمان ئاستێکی بەرزیان نیشاندا و بە دوو کۆمەڵی بێوەڵام سەرکەوتنیان تۆمار کرد. ئەنجامی کۆمەڵەکان 6-4 و 6 بوو. بەم جۆرە یانەی نیشتیمان بووە پاڵەوان و یانەی هەولێریش پلەی دووەمی بەدەستێنا. سپاس بۆخوا ئەمڕۆ لە یاری کۆتایی بەرامبەر یانەی هەولێر گەیشتینە یاری کۆتایی و بەڕاستی یاریەکی زۆر ئازبەرز بوو کەوا یاریەکمان بردەوە و یاریەکمان دۆڕاند، بەڵام لە یاری جووددا توانیمان سەرکەوتن بەدەست بێنین و بووینە پاڵەوانی یانەکانی کوردستان. دەستخۆشی لە یانەکەمان دەکەین کەوا پاڵپشتمان بوون. ئینشاءڵڵا هیوادارین هەر ئەم پاڵەوانتیانە بەردەوام بی بۆی ئاستی تێنیسی کوردستان هەر بەرەو پێش بڕواتن. بەڕاستی هەستێکی یەکجار خۆشە وەکو ڕاهێنەری یانەی نیشتیمان توانیمان بگەینە یاری کۆتایی پاڵەوانەتی تێنیسی سەرزەوی کوردستان کە تێدا توانیمان پلەی یەکەم بەدەست بهێنین و ئەو خولە ماوەی 3 ڕۆژە دەخانێ و دوایەوەی یاریەکی یەکجار زۆرمان ئەنجام داوە و لە کۆتاییشدا توانیمان ببنە پاڵەوانی کوردستان بۆ تێنیسی سەرزەوی. و من یاریزان عەلی ئەبوزێد توانی بتوڵەی ئەندی کوردستان بوو، توانیمان پلەی دووەم بەدەستبێنین لەگەڵ براکەم و زۆر سپاسی دەکەم کە توانیمان یاریێکی باش بکەین و بە ئەو کشم ڕاهێنەرمانە و زۆر سپاسی خانەوادەکەم دەکەم کە هەتا ئێرکانەمەیان پێگەیاندیە و زۆر سپاس بۆ ئێوەش. لە پاڵاوانتیەکە 16 یانە بەشداریان کردبوو. دوای 3 ڕۆژ لە ڕکابەری بە کۆتا هات. 12 یانە لە نایەبمانەوە و 4 یانەش دابەزین بۆ خولی پلەیەک. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.